ساڵانە و لە وەرزی زاوزەی ئاژەڵە کێویەکاندا کۆمەڵێک ڕاوچی و خەڵکانی ئاسایی بە نایاسایی و ناشارەزایی هەڵدەسن بە ڕاوکردنی ئاژەڵە کێویەکان بە تایبەت ئاسکی کێوی. هەموو ساڵێک لە 20 نیسان تاکو 10 مانگی حوزەیران وەرزی زاوزەی ئاسکە کێویەکانە. لە ئێستادا بەشێکی زۆر لە خەڵکی بە مەبەستی ڕاوکردنی بەچکە ئاسک ڕوو لە دەشت و ناوچەکانی گەرمیان دەکەن و بە شێوەیەکی ناسروشتی و نایاسایی ڕاودەکان. بەڕێوەبەری ژینگەی گەرمیان ئاماژە بۆ ئەوە دەکات ئاژەڵە کێویەکان بەشێکن لە جوانیەکانی سنووری گەرمیان و داوا لە هاوڵاتیان دەکات خۆیان لە ڕاوکردن بپارێزن. ئێمە ژینگەی گەرمیان فەرمانگەیەکی چاودێرین واتە لە ڕێگەی تیمەکانمانە چاودێری بارودۆخی زیندەوەران و هەموو بارودۆخەکەن کە لە ژینگەیە هەیە. بۆیە لێرەوە داوای ئێمە لە پۆلیسەکەن پۆلیسی دارستان و ژینگە زیاتر چاوکراوەتر بن، تیمەکانی زیاتر گەڕۆبێ بۆی بتوانین پێکەوە هەماهنگ بین تاوەکو بتوانین ئاژەڵانمان لە دەرەوە بپارێزرێت و هەمیشە ئێمە داواکاری ئەومان کردووە کە تیمەکانی زیاتر جوڵاوتر بن. بێگومان ژینگەی گەرمیان بە ئاسکەکانیەوە جوانە، هەروەکو ئەوەی کە پێوتر بە هەردەی گەرمیان بە ئاسکەکانیەوە جوانە. ئێمە هەمیشە چاودێری ئەو بارودۆخی گیانەوەرانە بوون و دیاردەی ڕاوکردنیش تاوەکو ئێستا هەر بەردەوامە ئەمە زۆر بەداخەوە. بۆیە ئێمە لێرەوە داوا لە پۆلیسەکەین زیاتر چاوکراوەتر بن تاوەکو بتوانن ئەو دیاردەیە بنبڕ بکەن. ڕاوکردنی ئاژەڵە کێویەکان بووە بە خویەک و بەسەربردنی کات و نەبوونی سزای قورس دەرگایەکی بەڕووی ڕاوچیاندا کردوتەوە بۆ ئەوەی لە یاسا نەترسن و بەردەوام بن لە ڕاوکردن. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستانی گەرمیانیش تەنیا لە ساڵی ڕابردوو 286 ڕاوچی و سەرپێچی کار دەستگیر کراون. وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیانیش باس لەوە دەکات بەهۆی ماوەی قەدەغەکردنی ڕاوی ماسیەوە ئەرکی پۆلیسی دارستان قورستر بووە. هەروەها نەبوونی سوتەمەنی و ئۆتۆمبیل و کارمەندی پێویست تا ڕادەیەک بربەست بووە لە بەردەم ئیش و کارەکانیان. بەڵێ بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان بەهۆی بڵێن وەرزی زاوزەی ئاسکەوە لە حاڵەتی ئامادەباشی تەواودایە، هەر بۆیەش ئێمە لە ڕێگەی ئەو پلانەوەکەوە دامانناوە بە مەبەستی پاراستنی ئەو بێچوو ئاسکانەکەوە لە وەرزی زاوزەی ئاسکدا بە بەردەوامی بیان پارێزین. هەر بۆیەشە لە ڕێگەی و پلانەوە دامانناوە بە بەردەوامی لە ڕێگەی مەفرەزەکانمانەوە، چ مەفرەزە جێگیرەکانمان بێ یاخود مەفرەزە جوڵاوەکانمان، هەروە مەفرەزەی نهێنیشمان هەیە بە مەبەستی پاراستنی ئەو بێچووە ئاسکانە. هەروەها لێرەدا پێویستە ئاماژە بۆ بکەیتەوە جێگەی دەستخۆشیە کەوا سەرجەم بڵێن ئەنجومەنی گوندەکانی سنووری چالاکی بەڕێوەبەرایەتیمان، هەروەها هاوڵاتیانی خۆشەویست بەردەوام هاوکار و پاڵپشت و پشتوانی ئێمە بوونە بەو شێوەیە کەوا بە بەردەوامی ئاگادارمان بکەنەوە لە بوونی ئەو سەرپێچی کارانە کەوا بڵێن ئەو بێچوو ئاسکانە ڕاو دەکەن، ئێمەش بتوانین کەوا بڵێن دەستگیریان بکەین و ڕاپێچی بەردەم دادگا و یاسایان بکەین. ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. لە ماوەی ڕابردوودا لەلایەن لیژنەی فتوای هەرێمی کوردستانەوە ڕاوکردنی قەدەغە کرد بەوەی کە شەرعی نییە، بەڵام تا ئێستا نەتوانراوە ڕاوکردن بنەبڕ بکرێت. بەپێی وتەی ژینگە پارێزێکیش تەنیا لە ماوەی 4 ساڵدا لە کۆی 8,000 ئاسێک لە ناوچەی گەرمیان 6,000یان لێکوژراوە و بەچکەکانیان بردراوە و فرۆشراونەتەوە بەرامبار بڕێک پارە و بەشێکی زۆریشیان لەلایەن بەرپرسانەوە دەکردرێن و ماڵی دەکرێن.